شێخ بۆزان تەنیا خۆی و هاوژینەکەی لە نێو ئەم خانووی کەمپی باریکەدا ماونەتەوە چونکە هەر چوار منداڵەکەی ماوەی مانگێکە ڕویان لە ئەوروپا کردووە. ئێستا شێخ بۆزان فرمێسکەکانی لەلایەک بۆ نەهامەتەکانی ئاواری و لەلایەکی دیکە بۆ سەر هەڵگرتنی منداڵەکانی دەڕێژێت. دەستبێت دەرخستنە دڵ هەندری وان دەرخستنە زۆری کێنەوە وە گیدێک بۆ بێخواهانە چەتنە ما فیرق ئەسلەن چەتنە فیرق ئەسلەن چەتنە کە ئەمن و ئەمان هەبێ مەریتە وڵاتی خۆ دەرنۆکردێ رندی هەبێ مەریتە وڵاتی خۆ دەرنۆکە ئەو برێ من شش هەفت زۆری خۆ هەبوون دیا خوشکە خۆیش تەفێ بۆ هات گۆ حەمەد گۆ خانی تام وایە هات کاتە خێنە خانم پێدا فەرجیری پارچە پارچە بوو من نەدی بە شارتم من نەدی چ کردمە. هەندێک لە گەنجەکانی کەمپی باریکە تەنیا ژیانە قورسەکەی ئاوەریان نەکرد و تەپاسەوە بۆ دوورکەوتنەوە لە هەرێمە ئارامەکەی باشووری کوردستان وە خۆیان دەڵێن بێکاری ژیانی ئەوانی لێرە قورستر کردووە. زۆر نەخۆشەوە سێ مانگار ئیشم نەکردەوە ئیتر چی بڵم یعنی هەر زۆر نەخۆشە سەیر ئەم حاڵەکە مەحاڵە خانووەوە سێ مانگی ئاوا کردووە هەر هین لە موچمەتۆنیە چاک بکەن. 15 روی دەناسکەی دارکەمە هەرمە ترکیە دوور هەرم یونۆنێ و ڕێژی عین ڕێ چاتنە لێ باس ماژوور ماسکە چ بکەم ئەو نییە. بۆ ئەوەی شەڕ داهاتووی خۆیان و منداڵەکانیان وێران نەکات کوردانی ڕۆژاوای کوردستان زیاتر لە 3 ساڵە لە باشووری کوردستان ژیانی ئاوەریان هەڵبژاردووە بەڵام هەندێک لە خێزانە ئاوەرەکان جارێکی دیکە ڕێگەی مەرگ دەگرنەبەر تاوەکو بگەن بۆ بەهەشتەی کە لە خیاڵی خۆیاندا دروستیان کردووە. ماتێمەڵی دنێری ئەو ژینەما دەرەکە کارێکی شغلێکی دیکەن پەرەی وان ڕادەگرن نادنێکێ نکنی تشتێکی بکەیتی ئینسانێکی نەیژبیری بە نهایە تیش دەرەوەی تیش غەریبی تش کۆبانی تش قامشلی پەرەی وان دەخن. بە گوتەی ئەنجومەنی کەمپی باریکە ڕۆژانە لە نێو کەمپەکەیانەوە زیاتر لە 3 گەنج ڕوو لە وڵاتانی ئەوروپا دەکەن تاوکو ئێستاش زیاتر لە 10 خێزان بە سەرجەم ئەندامەکانیانەوە ڕویان لە دەروی وڵات کردووە. ئاوارەکانی ڕۆژاوی کوردستان بۆ ڕزگارکردنی گیانی خۆیان و منداڵەکانیان باشووری کوردستانی هەڵبژارد و لێرە بوونە ئاوارە ئەگەرچی ئەوان ئێستا لانێکی ئارامیان دەستکەوتووە بەڵام بارە قورسەکەی ژیان وای لێکردوون جارێکی دیکە ژیانی ئاواری هەڵبژاردن و ڕووبکەنە وڵاتانی دەرەوە. شادی ڕەسوڵ ڕوودا و کەمپی ئاوارەکانی ڕۆژئاوا لە بەری